بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێگەن سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. من ڕیاز کاکە مەحموود بە یارمەتی هاوکارانم مەڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواستان پێشکەش دەکەم. لە باسوخواسی ئەمڕۆماندا باز لە زیادبوونی توندوتیژەکان لە کۆمەڵگەدا دەکەین. زۆر جار کۆمەڵێ ڕووداوی یەک بە دوای یەکی کوشتن لە هەرێمی کوردستان بە جۆرێ لە جۆرەکان کۆمەڵگەڕات دەچڵەکێنێ و ترس و بیمێک یام ئازار و خەفەتێک لای خەڵک و جەماوەر و بینەری میدیاکان دروست دەکات. ئەم توندوتیژی و کوشتنانە پەیوەستنین بە کات و قۆناغێکەوە، چونکە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بە هەر جۆرێ بێ توندوتیژەکان لە کۆمەڵگەدا بەردەوام هەبوون و هیچ کاتێ پەیوەست نەبوون بە قۆناغ و کات و ساتێکەوە. زۆر جار بە بیانووی شەرەف و پارێزگاریکردن لە شەرەف، زۆر جار نەخۆشی دەرونی و کۆمەڵێک گرفتی دەرونی کەسی بکۆش دەکرێنە بیانوو. و لە ئێستاشدا بوونی قەیرانەکان، ئەو قەیرانە دارایی و ئابوووریەی کە لە هەرێمی کوردستاندا بوونی هەیە، بە جۆرێ لە جۆرەکان شارەزایان و توێژەرانی کۆمەڵایەتی دەرونی ئاماژە بەوە دەکەن کە ڕۆڵێکی ئێجگار گەورە و کاریگەری هەیە لە زیادبوونی توندوتیژەکاندا. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە کۆی ئەو توندوتیژی و کوشت و بڕانە دەکەین کە لە کۆمەڵگەکەماندا هەن، باز لە جۆرەکانی توندوتیژی دەکەین، باز لە هۆکارەکانی زیادبوونی توندوتیژی دەکەین، باز لەو لایەن و هۆکارانە دەکەین کە ڕۆڵیان هەبووە لە زیادبوون یا کەمکردنەوەی توندوتیژەکاندا. میدیا و زنجیرە دراما دۆبلاشکراوەکان کە هەمیشە گوتومانە و دەیڵێنەوە نامۆن بە کەلتور و زمان و ئاین و عرفی کۆمەڵگەکەمان تا چەند ڕۆڵیان هەبووە لە زیادکردن و تەشەنەکردنی ئەم توندوتیژی و کوشتنانەدا. بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم پرسە میوانداری زۆر بەڕێز زانست زانات کۆمەڵ ناسم کردووە. مامۆستا زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ جەنابتان، سڵاو و سپاس بۆ بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام. زۆر بەخێر بێ. سەرەتا هەر پێم خۆشە بزانم توندوتیژی چییە و بە چ شتێک دەگوترێت توندوتیژی؟ جارێتر سڵاو لە خۆشەویستان. ئەلبەتە هەموو شتێرە دۆخە سروشتەکەیە شتێکی نۆرمەڵە. ئەو کاتی ئاوی کانیەکان بە سروشتی ڕوونن، ئەو کاتی باران بە سروشت بەڕوونیەتە خوارەوە ببێت تەپ و تۆزە بێ ڕەنگ، ئەمە دۆخە سروشتەکەیەتی. دۆخە ناسروشتەکەی گۆڕانکاریە لە هەر یەک لەو باردۆخی کە لە ئەسڵی شتەکانە هەیە. توندوتیژی چەند نەوعێکمانەیە، لێکە لە توندوتیژەکان توندوتیژی واژەی یان وتراو یان قسە، ئەمە جۆرێکە لە توندوتیژی کە لە دەربڕینەکاندا دەبڕینەکان حتا بەنووسین بێ یا بە قسەکردن بێ یا بە جنێودان بێ، ئەمە جۆر لە توندوتیژی. توندوتیژیکی ترمانەیە کە توندوتیژیکی جەستەیە لە لێدانێکەوە، لە زلەیەکەوە، لە دارێکەوە ئەیگرێتەوە هەتاکو لە ناوبردننی ڕۆحی مرۆڤێک کە ئەمە چێتە خراپترین ئاستی توندوتیژیەوە کە بریتە لە سڕینەوەی ئەوی تر. واتە تۆ سنووری ئەو سنوورێکە لە بینی دوو مرۆڤ هەیە تەعداکە دێسەر ئەو سنوورەوە ئەو سنوورەت هەیەپەڕین، چونکە دوجار من هەندێک توندوتیژی هەیە ئەوەش کە گرنگە بێڵین مرۆڤ بەرامبەر بە خودی خۆی ئیکایان بەرامبەر خۆی ئەنجامێدا کە نەتیجەکەی جیاوازە، نەتیجەکەی هەمان ئەو نەتیجەیە کە کەسێکی تر توندوتیژێکی ترکراوە، بەڵام دوجار ئامرازەکە جیاوازە، دوجار کارکتەرەکان جیاوازە. بۆی ئەو کاتی کە کەسێک تعدا ئاکاتە سەر مافێکی ئەوی تر یان مافێکی خودی خۆی، ئەمە توندوتیژیەکە کۆمەڵێک پاشماوە بەجێ دێڵێکە پاشماوەی دەرونیە، پاشماوەی جەستەیە یان هەندێک جار تەسفیە و کە ئاکامەکەی مەرگە. زۆر باشە. مامۆستا جەناب داماشت بەوە کرد کە خراپترین جۆری توندوتیژی ئەوەیە کە مرۆڤ دەستی دەچێتە بۆ نەخوێنی کەسێکی ترە و ڕۆحی کەسێک لە کەسێک دەکات کە بەرەو مەرگ و بەرەو تیاچوون لە ناوێ بە. ئەی ئەم جۆرە توندوتیژە کامەیە کە مرۆڤێک هێندە توندوتیژەکەی سنووری تێپەڕاندووە کە دەستی دەچێتە نێو ئایلەیەکەوە، تەنانەت ئایلەی خۆی، بۆ منە 4 کەس و 5 کەس و 6 کەس بەجارێ بۆ منە دەکوژێت و گیانیان لێ دەسێنێتەوە. لە ڕاستی ئەمە سەرەتای کارەچاتەکە نییە، ئەمە ئەتوانم بڵێم نەتیجەی ئەو باردۆخەیە کە لە ڕابردووایە. باردۆخەکە تەنها باردۆخی اقتصادی ناڵێم، باردۆخی سیاسی، باردۆخی پەروەردەیی، باردۆخی دینی، باردۆخی کولتوری، ئەمەی کێسا ئێمە ئەیبینین بەشێکە لەو نەتیجەیە. واتە چی؟ واتە دەمێک کە ئەم ئاوە لە ئاشکراوە، بەڵام ئێستا نەتیجەکە ئەیبینین، چونکە مرۆڤ بەدلەقەیەک بە خولەکێک نابێتە مرۆڤێکی توندوتیژ. وەک چۆن من بە ڕۆژێک نەبوومەتە ئەم زانستە گەوری ئێستا هەم، وەک تۆ چۆن بە هەنگای نەگەشتە کەناڵی ئاسمانی پەیام
بۆ ئەوەی کە بگەیتە کەناڵی ئاسمانی پەیام تۆ پێویست بە کۆمەڵی ڕێگا بووە، تۆ کۆمەڵێک هۆکارە بۆ کۆمەڵی پاڵنەرە بۆ کۆمەڵێک بۆی کە بیتە ئێرە. ئەو کەسێک کە توندوتیژیەکی ژەکە لە ئاسێکی گەورەیە پاشخانێکی گەورەتری بە پشتەوەیە و هۆکارگەرێکی گەورەتر هەن، ینی دەمێکە ئەم دەهۆڵە کوتراوە. ئەمە ئەو چیرۆکەمان دێنێتە پێشتا و ئەڵەن کەسێک لە دەنگانی شەوە خەریکی بوو دوکانێکی بڕی، کەسێک بەلا تێپەڕی وتی چێکەی وتی دەهۆڵکتم تیکە دەهۆڵکتی بۆ دەنگی ناوتی بەیانی دەنگی دێ. یعنی چی بەیانی دەنگی دێ؟ ینی ئەو کاتەی کە ڕۆژ ئەبێتەوە و خاوەن دوکانەکە دەسەی دوکانەکە کە دوکانەکەی بڕاوە چی بڵاوێتەوە دەنگ و باز بڵاوێتەوە ئەو کاتە بڵاوێتەوە. ئەو کاتی کەسێکیش ئەمڕۆ توندوتیژەکە و کەسێک و دوو کەس و سێ کەسە کوژێ ڕاستە ئێستا فعلەکە ئەنجامەدا، بەڵام پێشتر دەوڵەکە کوتراوە. تەمەنی 18 ساڵی هەتا لە ماوەی 2-3 ساڵی ڕابردوودا یەکێک لەو تاوانبارانە لە تەمەنی 14-15 ساڵیدا بوو. 18 ساڵ و 15 ساڵ بە بچووکتر و گەورەتر هەتا با بڵێن 25 ساڵیش هی ئەوەی ئێمە بڵین پاشخانێک لە توندوتیژی بۆ منە ئەزمونێکی گەورەی هەبووە تا ئێستا بۆ منە بەرهەمی توندوتیژیەکەی دەرکەوێ. من ئەڵام بەڵێ، چونکە ئەو ئەزمونەی کە کەسێکی 15 ساڵ ئێستا هەیەی بە تەسەوری من زۆر زیاتر لەو ئەزمونەی کە کەسێکی 70 ساڵ 50 ساڵ 60 ساڵ لە دەی ڕابردویان لە دووسێ دەی ڕابردووە هەیبوو. چونکە هەموو دنیابینی کەسێک لە ساڵی 1950 لە کوردستان لە شاری سلێمانی ڕەنگە دووترین شوێن کەچوو بێ بەغا بوو بێ بەسرە و کەرکوو بوو بێ. زۆرترین خەڵک کە بینیوێتی ئەو کۆمەڵە خەڵکە سادە بوون کە لە چواردەورێتی. بەڵام لە ئێستا کەسێکی 10 ساڵ کەسێکی 15 ساڵ کەسێکی 7 ساڵ ئەوەی کە لە ئەمریکاوە ڕوئەدا بە وێنە ئەبینێ، بە تەسویر ئەبینێ، بە فیلم ئەبینێ، بە سیناریۆ ئەبینێ. کەواتە ئەو ئەزمونەی کە کەسێکی 7 ساڵ هەیەی پێم وانە بێ ئەزمونێکی کەمە. ئەو ئەزمونانە کۆکراوەی کۆمەڵە ئەزمونی پێشوەختە، بە تایبەت کە ئێمە لانی کە مەگەرجی 18 ساڵە حسێب بکەین، ینی 18 ساڵی ڕابردووی کوردستان 18 ساڵێکی نۆرمال نەبوو، 18 ساڵێک بۆ کە پڕی بۆ لە قەیران، پڕی بۆ لە توندوتیژی، پڕی بۆ لە یەکتر کوشتن، پڕی بۆ لە یەکتر سووتانن. لەبەرەوە ئەم ئەزمونە بۆ ئەو کەم نییە. ئەسڵەن ئەو کە چاوی کردوێتەوە دنیایەکی جیاوازی نەبینەوە لە دنیای کوشتن. هەمیشە لای ئەو کەسە حرمەتی زۆر بکە زۆری مەغزان بەستووە، هەمیشە ئەو کەسە حرمەتی زۆر بۆ کەوتیانە فڵان کەس بە مستەلاحەکەەوە 15 ئەمر بڵقەبزی و نەژیراوە. بۆیە ئەمە بۆ نمونەیەکی باڵا. ئەمە لە ڕاستیە بۆ کۆمەلگای ئێمە هەستەکەم تقریباً یعنی ئەگەر بە چاوی کۆمەڵ ئاسانە سێرەکەین زۆر ئاسایی بۆتەوە. سەیریکە زۆرترین ڕسمی هەرزەکارەکان ئێمە کە معجبن ئەزانێ ئایانە بەچێوە بیگرن. من بیرمە زمانە بوو زۆر خۆش بوو بۆین باخ بەستایە بۆ نیشانەی بوو ئینسانێکی مستەقەفی، ئینسانێکی خوێنەواری بڕوانامەت هەیە، توزانم باو دەکات عینێکی بکرداتە چاو. بۆ نمونەی باڵای ئێمە و کەسانە بوون پێمان وا بوو ئەبێ بینە ئینسانێکی مستەقەف، ئینسانێکی خوێنەوار، ئینسانێکی لەم بابەتانە. بەڵام لە ئێستا گەنجەکانمە سەیریکە سەری تۆڕە کۆمەڵاتەکان کە زۆرتی ڕسم کە دایانناوە ئەگەر یەک دقە سیلاحەکەی باپیریشی دەستکەوێت ڕسمێکی پێواگە لە فەیسبوک پۆستێکە ئەزانی بۆ پۆستێکە ئەوێ بڵێ منیش هەم بەم سیلاحەوە، چونکە کاک فڵان کەس و کاک فیسار کەس لەبەر ئەوە ناویانێ و حرمەتیانێ و ڕیزێک سیاران بەدواوی لەبەرەوەی کە ئەم سیلاحیان لە شانایە. لەبەرەوە بە ئاسایی وەرگرن نمونەی باڵای ئێمە ئێستا ئەو کەسانن کە تەحەدا یاساکەن، ینی لەگەڵ نمونەی باڵەکانی ئێمە لە ڕاستیە لە کوردستانیشا چیان؟ ئێمە زۆر ڕێزی شاعیرەکانمان ناگرین، زۆر ڕێزی ئینسانە خوێنەوارەکانمان ناگرین. هەمیشە ئەو کەسانی کە زۆر نمونەی باڵان لە لای ئێمە کەسە جەنگاوەکانن، ینی ئەمە سەریحەتێکە مەسەلەن خولە پیزە ئەمە نمونەیەکی باڵایە. ئەمە کە ئەو ناواڵێم لەگەڵ جیاکردنەوەی و باردۆخی کە ئەویتیا دروست بوو ئایا بۆچی باردۆخی دروست بووە. لەبەرەوە لە ئێستا نمونەی باڵا ئێمە و کەسانی کە زۆرترین توندوتیژیەکەن، زۆرترین ئەمر بە قەبزیانێ، زۆرترین فڵان و فیساریانێ لە باردۆخێکی ئاوایە. من نتوانم بڵێم شتێکی چاوەڕوان کراوە ئەم باردۆخانە بخڵقێەوە خەڵکە دڵسۆز و پسپۆڕەکەش دەمێ بوو هۆشیاریان. من پاشتر باز لە هۆکاری زیادبوونی توندوتیژیەکانەکەین. ئەو هۆکاران چین کەوانی کردو توند. من ئێستا لەم پرسیارەدا باز لە هۆکاری دروستبوونی ئەو ژینگەیە دەکەم کە توندوتیژیان بە وەکو جەناب دەفەرمووی ئەم 18 ساڵە ئەم ژینگەیە کام بووە کە ئەم جۆرە لە توندوتیژەی فێری ئەم مرۆڤە کردووە. بۆ نمونە زۆر جا قسەیەکی دەڵێ ئەگەر دایک و باوک لە ماڵدا توندوتیژ بن و زبر و ڕق بن و قسە بە یەکتر گوتن بن، منداڵەکانی فێری جۆرێ لە توندوتیژیە بن. من باز لە هۆکاری ئەو ژینگەیە بکەم بۆچی ئەم مرۆڤە گەشت لەم 18 ساڵدا هەر فێری توندوتیژی بووە. زۆر باشە کاکە ڕیاس، لە ناخی هەموو مرۆڤێکە، لە ناخی هەموو مرۆڤێکە گورگێکەیە لەگەڵ فریشتەیەکە. ڕاستە. ئەزانی کامەنگەشاکە ئەوەی کە تۆ خۆراکی تێ. لە ناخی هەموو مرۆڤێکە خێر و چاکە هەیە، لە ناو زەویەکە هەموو تۆیەکەیە. تۆ کامە ئەچێنی کامە ئاوەدەی.
بۆ گورگەکە گەشاکە لە دەرونی ئێمەیە لە جەستەی ئێمە لە ڕۆحی ئێمە فریشتەکە گەشە ناکات چونکە ئێمە خواردنە دەین بە گورگەکە ئێمە لە ژینگەیەکین لە چەند ساڵی ڕابردووە هەمیشە پێمان وایە کە ئەو نەوع کولتورە فەرزەکەین کە کولتورێکی توندوتیژەیە یعنی حتا دیموکراسی ئێمە تۆ بیرکەرەوە یعنی تۆ بیرکەرەوە تۆ 200,000 دەنگ هێنی ئیتر ئەمە ئەو پەڕی دیموکراسیە دەی چۆن بڕوا بە گەنجێکەکەی لولێکی کلاشینکۆف کە ئەتوانێت ڕێگرە 200,000 دەنگ بکرێت کە بچێتە سەر کورسیەکەی جا باردۆخەکە لە هەولێر لە سلێمانیان لە شوێنێکی تر چۆن بڕوای پێدێنی وڵات دەنگێکی دیموکراسی مهمترە لە لولێکی کلاشینکۆف لە فیشەکێک لە ئەم بابەتانە بۆی ئێمە هەمیشە خواردمان ناوە بەو گورگە هەمیشە ئەو مرۆڤانی پەرودەمان کردوون پێمان وتون ئەو کەسە زۆر ئازایە ئەو کەسە ئەمێنێتەوە کە بەهێزە کە بەتوانایە کە بە قووەتە یعنی لات سێر نەبێت نمونەی باڵایمە حتا لە قوتابخانەکانە کام مامۆستایانە هەمیشە ئەوەی کە زۆر خۆی فەرز کردووە بە توندوتیژی خۆی فەرز کردووە ئێمە نمونە لەوە وەرەگرین بۆی ئەو مامۆستایە هەموو هونەرەکەی ئەو بۆکە بە توندوتیژی خوێندکارەکانی بێدەنکە ئێمە ژەبینەوە بۆ کارکتەرە کابینەوە بۆ کارکتەرە ئەم ژینگەی هەر ئەوەی لێ بەرهەمێت جگەلەوە یاسای فیزیایی هەیە کار و کاردانەوە ئەم یاسایە بۆ یاسای مرۆڤیش ڕاستە تۆ میزەڵانە زۆر فوی تێبکەی زۆر فوی تێبکەی ئەتەقێ مرۆڤێکیش لە ژینگەیەکە ئەم پەرداخی کە لەبەر دەستی منایە ئەگە پەرداخێکی ڕوون بێ ئایا ڕوونی تێبکەی چی دەرەچێ ئایا ڕوون ئەگەر ئاوێکی شەبەتێکی پرتەقال تێکی پرتەقاڵی ئەگەر شەبەتی مێژی تێبکەی شەبەتی مێژ دەرەچێ یعنی ڕەنگی شەبەتی مێژ دەرەچێ مرۆڤەکانی مەش پەرداخێکی ڕوون لەم کۆمەلگایە کە لەدایکە بن ئێمە چیان تێکین ئێمە تو دیژان تێکین ئەمە واقعە لە قوتابخانەوە حتا سیاست یعنی حتا حرمەت حتا لە مزگەوتیش یعنی ئێمە ئەوەندەی کە باسی توندوتیژی و ئەوەندەی ئەڵین یا قەهار ئەوەندە ناڵین یا ڕەحیم ئەوەندەی ئێمە مامۆستایانی ئەنی ئێمە ترسیانن بە تووڕێیەکانی خوا ئێمە مژدەمان نادەنێ بە بەهەشت ئەمە بەشێک ئەم بۆتە بەشە لە کولتوری ئێمە ئەوەندەی سیاسەکانی ئێمە ئەیانەی بە زمانی ڕق قەناعەتان پێ بکەن 50 کورسیش بێنی هەر من لەسەر کورسی مەگەر کورسێکیش بێنم کەواتە لە ڕووداوەکاندا بکوژ یەکێکە بەڵام کارتێکەرەکان ئەوانەی کە توانیویانە ئەم بکوژە دروستکەن ئەتوانین بڵێن دەیان و سەتان کەسن ئەسڵەن بکوژەکان لە باردۆخێکە ئەمە نابێتە هاندان بکوژەکان بۆ خۆیان جۆرەکان قوربانین قوربانی ئەو کولتورن قوربانی ئەو سیاستن قوربانی ئەو پەروەردەیەن قوربانی ئەوەی کە ئەوانی بەرەمهێناوە ئەوانی حەزیانە کرد لە وڵاتێکی ئەسکەندەنافی بوونە ژیانیان دابین بووایە لولەی سیلاح لای ئەوان پیرۆز نەبووایە لە باتیوی لەگەڵ سیلاحەکە ڕسم بگرێت لەگەڵ چوزانم لەگەڵ شتێکی تا ڕسمی بگرتایە ئەمە ئێمەی فێرمان کردووە ئەجین کاکڕاست ئەگەر دوانەیەک بێنیت دوانەیەکی لە یەکچوو چونکە دوانەی لە یەکچوو لە یەک نەچوومانەیە باوکی یەکە دایکی یەکە لە یەک باڕین لە یەک نوتفە پێکاتووە لە هەموو ئەم باردۆ لە یەک سەعاتە لە یەک چرکای دروست بوون باشە کە لە دایک بوون یەکێکیان بنێرە بۆ بەسرە لەم دوانەیەکیان بنێرە بۆ تورکیا بۆ ستۆکۆڵم کە گەورە بوون ئەوەی بەسرە جوتێ نائی لە پێایە شەحاتێک لەگەڵ عەگالێکە و بە عەرەبی قساکە ئەگەر قەرارە بەسڕەی بە چنگ شتخوای بە چنگ شتەخەوە ئەوەی ستۆکۆڵم ئەوەی ستۆکۆڵم وەکو ستۆکۆڵمێژی کەواتە ئەوە ئێمە ژینگەی ئێمە ئەو مرۆڤە پڕەکە ئەو مرۆڤە فێرەکە مرۆڤێکی چۆن دەرچێت ئەمە واقعێکی تاڵە کە ئەبێ قبولی بکەین و ئەبێ شەڕ بکەین خەبات بکەین تێبکۆشین بۆی کە ئەم باردۆخە خراپە ئەم ژینگە خراپە بڕێوێنینەوە زۆر باش باز لە هۆکارەکانی زیادوونی توندوتیژی بکەین ئەم توندوتیژیانە وەکوڵێ ساڵێک تەنها دانەیەک نییە لە پارکی دایک لە سلێمانی دەبینین باوکێک چەکەی دەوژێت لە شاری هەڵەبجە بۆ منە چەندین ڕوودامان هەیە برایەک براو برازاکەی دەوژێت تەنانەت کوڕمان هەیە بۆ دایک و باوک و دوو برایەت خۆی دەوژێت لە شوێنی دیکە هەمانە برا دەوژانی جۆری ڕووداوەکان حتا بۆ منە سەرۆکی یەکێتی پیاوانی کوردستان لە بەرنامی مندا ئاماژە بۆ دەکات کە لە ساڵی 2017دا 6 ژن بە یارمەتی دۆست و کەسوکاریان پیاوەکانی خۆیان کوشتەواتە توندوتیژیەکان فرەجۆر و هەمەڕەنگن بام باز لە هۆکاری زیادبوونەکانیان بکەین هۆکارەکان هەموو ئەو شتانەیە کە کارەکاتە سەر مرۆڤ کە من باسم کرد لە وتارێکی ئاینیەوە کە تەنها وەعزێکە باشە هەتا ئەوەی کە سیاست ڕاستەوخۆ بکەرە بۆی کە پاڵی ئێمە نێتاوا بکەین هەتا ئەوەی پەروەردە کارتێکەرە بۆی کە فکرێکی توندوتیژە مێشمانە گەشە بکە هەتا ئەوەی کە نەوعەکان ئەم باردۆخە اقتصادیە ئەم باردۆخە سیاسیە چونکە نەخۆشی کۆمەڵایەتی سیاست دروستیەکە ئەمە گۆستاردۆ بۆم واڵێ بۆ سیاست من تۆ کاتە برا من تۆشە کاتە دوژمن هەرو سیاستەیە دوێنێ ئەڵێ تورکیا دۆستی منە بەس ئەمڕۆ دوژمنمە لەوانە بەیان بێتەوە دۆست لەوانە بەیان بێتەوە دوژمن یعنی لە واقعا ئێمە دوژمنی یەکنین ئێمە لەگەڵ هیچ مرۆڤێکی سەر ڕووی زەوی دوژمن یەکنین ئەوە سیاستە منی کرۆ بە دوژمنی عەرەبێک تورکێک فارسێک ئەجنەبێک
بە پێچوانەکەشی ڕاستە لە بردو ئەم بارودۆخانە بەشێکی گەورەی کە ئێستا لە کوردستانە ئەوی ئێستا باسکەین پەیوەندی بە دەسەڵاتی سیاسیەوە هەیە دەسەڵاتی سیاسی ڕەنگە بێ مەبەست بەڵام کە من قەنەعەتمەیە بە مەبەست نەوعێک لەم پاشاگەردانیانە دروستەکە بۆی کە ئەو بێ ئاگا بێ ئەو کاتی شەڕی کۆمەڵایەتی هەیە ئەو کاتە حکومەت ئارامتر لەسەر بالیفەکەی لەسەر سەینەکەی خەوێ ئەو کاتی مرۆڤەکان بەیەکەوە خەریکن حکومەت ئارامترە لەوەی کە بە ئارەزی خۆی هەموو ئەو شتانی کە ئێوە بیکە لەبەرەوە زۆر جار دەسەڵاتە ستەمکاری تۆتالیتارەکانی هەموو دنیا دەوڵەتانی چوار دەوریشمان سەرێکی زۆرترین شەڕی کۆمەڵایەتی تایە زۆرترین بۆ تۆ سیولەی نەختی هەڵەگرێتەوە لە خەڵک ساحەب قەرز و خاوەن پارە ئەبێتە شەڕیان لە واقعە تۆ کە قەرزێکت داوا بە کەسە چاکەیەکت کردووە ساحەب قەرزەکەش قەرارە ئەوەی قەرزەکەشەوە گرتووە قەرارە لەسەر ئەوە حسابێکی کردووە تۆ کە موچەکە نادی بە فڵان کەس حکومە نایەتی ئەو کاتە شەڕەکە کاتە لە شەڕی حکومەتەوەی کاتە شەڕی خەڵک تۆ زانی کە کارە بابڕێ خەڵک جنێوە بە ساحە مۆیدەکانەیە خۆ لە واقع ساحە مۆیدەکان تاوانبار نین ئەزانی ئەوەی کە کارە بابڕێ ساحە مۆیدە نییە ئەوەی کە کارە بابڕێ حکومەتە بەس حکومەت نایەتی مۆیدەکەی کردبێتەوە بە واجهە باشە دروستە لەبەر ئەوە حکومەتیش کۆمەڵە شەڕی کۆمەڵای دروستەکە لەوەیە زۆر ئارامتر بۆی پاڵێاتەوە ئەمە یەک دوو حکومەت ستەم ئەکا لە جیلێک لە چینێک ئەو چینەش بۆ چینی دوای خۆی بۆ چینی دوای خۆی ئەمە بێتە کولتور چۆن باوکێک توندوتیژەکە بەرامبەر خێزانەکەی بەرامبەر ژنەکەی قسەیەکی ناشتنی پێڵێ ئەم لی ئەدا هەرێکە لەم بارودۆخانە ژنەکە چێکە لە مناڵەکە یاتەوە یعنی ئەمە نەوعێکە لە خاڵی بوونەوە حکومەت تعدا لە هەمومانەکە ئێمە ناتوانین تعدا لە حکومەتکەینەوە بۆی خەریکین تعدا لە یەکترەکەینەوە خەریک یەکتر تەسفیاکەینەوە هەر بەڕاستی ئەمە شتێکە کە دەسەڵاتی سیاسی لە دەوڵەتە ستەمکارەکانە ئەم نەوعە دروستەکە هەتا بەیەکەوە خەریکتر بن لە کۆتایی لە سەرەتای 2011 تا کۆتایی 2013 خەڵک لە هەرێمی کوردستان لە خۆشگوزەرانی و ڕەفاهیەتێکی باشە ئەژیا و مەعاش و هیچ کەموکورتێکی نەبوو بەڵام لەو ساڵانەشدا کۆمەڵێ نمونەمان هەیە کە توندوتیژیش لەو ساڵاندا هەر لە ئەو جوو لە لووتکەیە بووە یعنی هیچ جیاوازێکی لە ئەم ساڵ و لە بەر لە 2011 نەبووە کەواتە ئەمە بۆچی لەو کاتەدا ئێمە هەر بیخێنە ئەستۆی حکومەت جارم ڕوام وایە خۆشگوزەران ڕەفاهەت نەبووە ڕەنگە بۆ جیلێکمان بوو بێ بەس بۆ ئەو خەڵکی کە وەختی خۆی ئێستاش مەحرومە خەڵک وەختی خۆی شەر مەحروم بووە بەڵام ئەکرێ ئەو کاتە ئێمە تێبوونی ئاگەمان لە برسی نەبوو بێ وەگەرنا ئەو کاتە شەر برسی هەبووە ئەو کاتە شەر کێشە بوو ئەو کاتەش ئەو هەبووە ئەمە یەک دوو خۆ کاتە تەنها ئەزمە اقتصادی نەبوو وەگەرنا ئەزمە ئەخلاقی و سیاسی و دیموکراسی و شتەکانی تر هەروکو خۆی وابوو شەڕی ناوخۆ و شەڕی سیاسی وەکو خۆی وابوو بیانووی شەرەف و هەمووان بابەتانە سێەم داتەکانەوەیان پێ ناڵێن داتەکان کە من بەشێک لە داتەکانە بینم لەم ساڵی دوایی ڕێژەی کوشتن ڕێژەی جیابوونەوە تەلاق ڕێژەی ئەم بابەتانی تر زۆر زیادی کردووە لەبەرەوە کەواتە ئەم ئەزمانە هۆکارێکی گەورەیە بۆی کە تۆ ئەم تاوانە زیاد بکە مەسەلەن من ئاماری 2011 تا 2016 لایە ساڵ بە ساڵ دوای ئەزمە اقتصادیەوە تا 2017 ساڵ بە ساڵ ڕێژەی جیابوونەوە بەرز بۆتەوە ئەزانی جیابوونیانی چی یعنی کێشەیەکی کۆمەڵاتی یعنی مناڵێک پەراوێز خراوی یعنی ژن و پیاوێک لە دەرونیشی خراپە هۆکارەکەی چییە دوای ئەمانە ئایا چی ئەو ژن و پیاوی قەرارە ئامێزی خێزان بەتالیان کات و ئامێزی خێزان لێکیان بگرێ ئێستا هەرێکە و بە عەسابێکەوە چێتە دەرەوە ڕەنگە معارەستە لێ بووی کە تاوانێ بکات کەواتە توانین جیابوونەوەکانی بە جۆرێ لە توندوتیژی ناو بدەین بەڵێ بێگومان توندوتیژێکە کە یەکەم جا مناڵە بێتە قوربانی کۆمەلگا بێتە قوربانی دوای ژن و پیا شەریکیان بخۆیان قوربانین یعنی کۆمەڵی کورتە باڵەکانە لێ ڕێژێک ڕاگەیەنێ کاڵێ هۆکارەکەی بۆی ئەزمی اقتصادیەوە ناتوانیەوە ژیانی خۆیان دابیکەن ئەکە نەیتوانێت تۆ بڕۆ منی ژەڕۆمەوە کەواتە من توندوتیژیەکە خۆ توندوتیژێکی دارایشێ من ئەو کاتی باوکێک مەصرفی مناڵەکانی ناکە توندوتیژیە مەحرومکردنی مناڵەکانتی لە دارایی خۆ توندوتیژی تەنها لێدانی بۆکسێک نییە ڕاستە لەبەرەوە کاسەی پڕاشتی ماڵ کاسەی پڕاشتی ماڵە ئەمە یەک دووش بیرمان نەچێت ئێمە ئەم قسە یۆتۆپی و خەیالیە ناکەین بڵێین ئەگەر مرۆڤ پارەی پێبوو ئیتر تەواو هیچ کێشەی نابێ ئێمە لە درێژی قسەکانیشمانە و لە هەموو هۆکارەکانی تایەکەوە لە هۆکارەکانمانە پاڵدارایی وەگەرنا باسی کولتورمان کرد باسی سیاستمان کرد باسی ئاینمان کرد باسی چوچیمان کرد لەبەرەوە ناشمانەیە بڵین کۆمەلگای مرۆڤایەتی ئیتر ئەگەر ژیانی دابی بێ و خۆشگوزەران بێ و ڕەفاهەتە بێ ئەوە ئیتر ئەبێتە ئێمە وەکو عەرزم کردی گورگ و فریشتە ناخی خۆمان هەیە کامیان خواردنەی خۆکە کەسێک ئەگەر فەردێ دۆلارێکی بە کۆڵەوە بێ ئەگەر پەروەردەیەکی توندوتیژ کرد توندوتیژ دەرەچێت ئەسڵان توندوتیژتە دەرەچێت
چونکە تاوانکردن بۆ ئینسانێک بە پارە و پول و بە بەنسە بۆ ئاسانتر بۆ کەسێک کە دەستی پێڕاناگات. لەبەرەوە بەشێکی زۆری پەیوەندی بۆ پەروەردەوە هەیە، پەروەردەی سیاسیمە، پەروەردەی خێزانیمە، پەروەردەی قوتابخانەکانی ئێمە، پەروەردەی ئاینی ئێمە کە ئەبێ ئێمە فێرکە، ئەبێ ئەم بتڵە ئەم پەرداخەڕوونەی ئێمە فێرکە چ مادەیەکی تێکە. وەگەرنا کولتوری خراپ، خوی خراپ، ڕەفتاری خراپ وەکو تای پەنچەر وایە، هەتا نەیگۆڕی یان عیلاجی نەکەی بۆی شوێنێکە ناگەێنێ. ئاخر ئێمە کورد لە 2000 ساڵی ڕابردوو هەتا ئێستا خاوەن هیچ نین، چونکە کولتورەکەمان، کولتوری سیاسیەکەمان خراپە. یعنی لەگەڵ لێکە لەم دۆستانی ئەم بەرنامەی جێوار پێشکەشەکە لە کەناڵەکە جەنابتان پێشم مناقەشەمان کرد. لە هەموو بەرنامانی کە باسی شوێنەوارە کوردیەکانەکە، شوێنەواری بەرپرسە کوردەکانەکە، تۆ تەماشاکە هیچ شوێنەوارە نییە بەرپرسەکەی لەسەر گردێنەبێ. هەتا ئێستا ئەمە درێژەی هەیە لە 2000 ساڵ پێشتاوە بۆ ئێمە، کەواتە ئەم خووە ئەبێ بگۆڕین، ئەم کولتورە ئەبێ بگۆڕین. ئەم کولتورە تونند و تیژەی ئێمە وەکو عەرزم کردی تای پەنچەرە نەیگۆڕیت و عیلاجی نەکەی ناماگەێنێتی شوێنێک، تونند و تیژی بەرهەم دێنێ، کوشتن بەرهەم دێنێ، ئەو کارەساتانە بەرهەم دێنێ کە ئێستا کۆمەڵگای ئێمە پێوی ئەناڵێن. زۆر باشە. زۆر جار ڕووداوەکان دەبینین لە زۆر لە ناوچە بچووک و دواکەوتوەکاندا، یان زۆر جار لە ناو عایلە شپرز و دواکەوتو نەخوێنەوارەکاندا، بۆ نەخوێندەوارێکیان تێدا نیە، یان بۆ ئەهلی کتێب و شەهادەیەک. ئەمە پەیوەندی هەیە یان بوو نەبوونی پەروەردەیەکی ڕەسەن، پەروەردەیەکی دروست کاریگەری هەیە لەسەر زیادبوونی تونند و تیژەکان؟ گومانی تیانە کاڵین دەوڵەتانی ئەسکەندەنافیا خۆ باسی دوانەکەمان کرد. ڕاستە ئەوەی کە مرۆڤێکی تر ئەکا بۆ هەتا یاریچەکان وەرە موزە متابع یاری نیم. سەری یاریچەکان ئێستا ئەوروپاکە نیوەی ناوەکانی عەرەبیە، مەحەممەد عەلی و نازانم فڵان کوڕی فڵان و زەینەدین زیێدان و کەریم بن زیم و ئەمومانە لە دیارە ناوەکە ناوی عەرەبی، ناوی شەرقی، ناوی موسڵمان، ڕۆژهەڵاتن. ئەمانە گەل لێرە بوونە دڵنیا دەکەم ئێستا حاڵی زۆر باشیان لە سجن نابوون، گو ئینقلابی کردووە، چوزانم جەماعەتی مورسیە، جەماعەتی عەفرینە، جەماعەتی کاک فڵان کەسە، یعنی لە زۆرترین باردوو خاڵەوانە بەقاڵە بوونایان لەوانە ژیانێکی ئاسایان دەستکەوتایە. بەس ئەوانە چونکە ئەزانن خزمەتی مرۆڤەکە بکەن نەبێتەوە مرۆڤانە. لەبەرەوە ئەمە کارم پەروەردە، کاڵم خوێنەواری، کارینە بابەتانە کۆریا باکوور و باشوورمانەیە. تەمەنێکی زۆر نییە دوو کۆریایە لێک جیابوونەتەوە. ئەسڵەن لە هەولێر و سلێمانی تێکەڵترم و کۆریا باشوور، یعنی وایە بڵێ لە شەڵ لە جادەی چوارتا بۆم دی بۆ دیجایکەیتەوە ئاوا بوون کولتورەکان. خێرە لە ئێستا کۆریای باشوور وڵاتێک کۆریا باکوور وڵاتێکی تر کە دوو کولتوری زۆر جیاوازیە، ئەمە دەستیان کرد بە گۆڕانکاری. ئێمە ئەگەر گۆڕانکاری لە مرۆڤەکانە بکەین کە مرۆڤی خوێنەوار بۆچی پەروەردابێ. ئۆباما برایەکی هەبوو، ئۆباما نەکوانی بیریان نەمابێ، پیاوە ڕەشپێستەکەی کە سەرۆکی وڵاتێکە گرتوەکانی ئەمریکا بۆ ماوەی 8 ساڵ یەکێک بوو لە سەرۆکە باشەکانی وڵاتە گرتوەکانی ئەمریکا. یەکێ لە براکانی لە وڵاتی دایکێتی، ینی کە وڵاتی دای ئەو وڵاتێک کە باوکی لێتی لە ئەفریقا، ئازانی بە تۆمەتی کێشانی مادە هۆشبەرەکان زیندانی کرا. ئەی خێرە براکەی تری کە ئۆباما لە بەری لە وڵاتە گرتوەکانی ئەمریکا ژێبێتە ئۆباما بێتە سەرۆکی وڵاتێکی گەورە، ئەبێکێ لە پیاوە کاریزمەکانی دنیا. ئەمە کولتورەکەیەتی، ئەمە خوێندنەوەکەیەتی، ئەمە پەروەردەکەیەتی، ئەمە قوتابخانەکەیەتی. ئەمە ئەوەیە ئۆباما ئەکاتە سەرۆکی ویلایەتە گرتوەکانی ئەمریکا، براکەشێک کاتە چوزام تلیا کێش و حەشیش کێش و مدمینێک. لەبەرەوە کەسێک کە لە خێزانێکایە چای بە هیچ نەکەوتووە، هیچ پەروەردەیەکی نەبینیوە، نە پەروەردەیەکی ئاینی مەزبوط، نە پەروەردەیەکی قوتابخانەی مەزبوط، نە پەروەردەیەکی سیاسی مەزبوط، نە خوێندنەوەی کتێب و هارمۆنی بوون و تێکەڵبوون لەگەڵ وشە جوانەکان و لەگەڵ ڕستە جوانەکان و لەگەڵ بەرهەمی ئەدیبان و ئەو شتانی کە مرۆڤ پێگەێنن. لەبەرەوە زۆر بە ئاسایی وەرگرە ئەم ئینسانە زووتر ئەخلیسکێ. تەنانەت ئەو کەسانی کە بۆ تاوان معڕەزن، حتا بەشێکی زۆری ئەوانەی کە ئەخلیسکێن بۆ باندە تیرۆریستەکان، بۆ باندەکانی تلیاک، بۆ باندەکانی فڵان و فیسار، بەشێکی زۆری لەمانە کامانن. ئەوانن کە هیچ پاشخانێکی فکریان نیە، هیچ پاشخانێکی خوێنەواری گەورەیان نییە. ینی خوێنەواری تەنها ناکە مەکتەب خوێن و هیچی تر، چونکە ئەوانە مەکتەبەکە خراپتری کردبێ، مامۆستایەکی توندیش خراپتری کردبێ، زانکۆکی توندیش خراپتری کردبێ. ئەوانەی کە پاشخانێکی مەعریفی گەورەیان هەیە زۆر درەنگە خلیسکێ. زۆر قورسە قەناعەت بە ئینسانێکی تێگەشتی بکەی بڵێ وەرە تلیا بکێشە، بڵێ بۆ خۆم گێشکم، خۆم سەرخۆشکم لە پێناوی چییە؟ وانە لەبەرەوە ئەوە شتێکی واری دەکا ئەو خێزانانە و ئەو ژینگانە و ئەو شوێنانەی کە ئاستی ڕۆشنبیریان، ئاستی کرانەوەیان، ئاستی دنیابینیان تەسکە ئەگەری زیاتر هەیە بۆ تاوان. زۆر باشە. زۆر جا گلەی لە میدیای ئێمە دەکرێت کە بەبێ هیچ فلتەرێک بۆ منە سەدەها زنجیرە دراما و هەواڵ و ریپۆرتاژ و کۆمەڵشتی دیکە
پەخش دەکات و دەینێرێتە نێو جەماوەر و بینەر و خێزانەکانی ئێمە. جەنابیش تاماشە بەوە کرد کە دوو هێزی شەڕخوازی و ئاشتیخوازی لە ناخی مرۆڤدا هەیە و وامە دەقێکی ئاینیشی لەسەر هەیە کە ئایا میدیای ئێمە چ ڕۆڵێکی هەیە لە بۆمنە گەورەکردنی لایەنی شەڕخوازیە ئاشتیخوازی مرۆڤەکاندا بەتایبەت لە زیادبوونی توندوتیژەکاندا چ ڕۆڵێکی بەردەکەوێت میدیای ئێمە؟ ئەگەر مافی حکومدان بم بەخۆم بەشێک لە میدیاکانی زۆر تاوانبارن، بەشێک لە پامنێرەکانی ئێمە لە بێژەرەکانی لە بەرنامەکانی ئێمە، یعنی وای لێ هاتووە باشترین میوان باشترین میوان ئەو کەسەیە زۆرترین جنێ و با زۆرترین تەشیر بکە، باشترین بێژەر ئەو کەسەیە دوو میوان بێنێ وایان بەیەک بە پەرداخرێ بگرن. ئەم کولتورە ئیتر تۆ کە ئەچی بۆ بەرنامێک بە خۆت حاضرکە میوانەکەی تر ئەو چی ئەڵێ تۆ لەو خراپتر پێ بڵێ. ئیتر کامە بردیەوەکو شەڕەکە لەشێمە چپڵی بۆ ئەڵین فڵان کەس ئاگاو لێ بوو، جا مەقطع لە فەیسبوک و لە ئینستاگرام دانین ئاگا لێ بوو چۆن فڵان کەسیشکان. ئەمە میدیای ئێمە ئەم جۆرە کولتوری بەرهەمێناوە، یعنی ئەمەی هێناوەتە ناو قوتابخانەکانەوە ناو خەڵکەوە، ئیتر بۆتە شەڕە قسە و بۆتە وەکوی کە پێڵم مەلابەزیێنی و ئیتر ئەوەی کە تۆ قسە بکە و قسە کە تۆ ئەدەبی ئەوەی نییە تۆ میوانە بێت دابەشیکەی ئەوی تر قسە کاتەوە ئەوی کە زۆر قسەی بەویتر بری ئەم ئینسانێکی زۆر گەورەی ئینسانێکی زۆر ڕۆشنبیرە زۆر شارەزایە، یعنی منطق ڕۆڵی نەما. ئەمە میدیای ئێمە بەشێکی ئێستا ئەمە بەرهەمدێنێ. ئەوە ناتمە سەر ئەوەی کە چەند زنجیرە فلم پەخشەکە کە پڕێتی لە خراپ پڕێتی لە ئەستان فێرکردنی مرۆڤ بۆ تاوانکاری بۆ دزی تا سەرکۆ زنجیرە فیلم وایە پەخشەکاتەوە کە ئیتر ئەگەر هەر هیچ ئینسانێکی فریشتە ئاسابی فێرتەکات چۆن دزی بکەیت، چۆن سیلاح پێیاکەیت، چوزانم چۆن تعدا بکەیت، چۆن خیانەت بکەیت هێکە لە براژنەکەی کە لە خاڵۆژنەکەی کە لە دایکێکە، یعنی ئەمە لە میدیای کوردیە بەداخەوە ڕوویەکی زۆر خراپی پیشانی ئێمە داوە و ئەمە ڕەنگەوە مافی خۆیان بێ با بڵین کەیفی خۆی تێت کەسە و چرای خۆیلکە، بەڵام بەداخەوە بۆ بینەری ئێمە بەداخەوە بۆ ئێمە بەداخەوە بۆ خێزانی ئێمە زۆر بە سادی بە دیار ئەمانەوە دانیشێ. تۆ نازانی سەری زنجەر فیلمەکەی ژنەکە حەزی لە برای مێردەکەیەتی، برای مێردەکەی حەزی لە ژنەکەی ئێمە زۆر بە ئاسایی دانیشە بە دیارەوە فیلمێکە و سەیرێکە مناڵەکە لە تەنیشت هاتی کاکڕاز ئەم مناڵەت تەسووری ئەماکە ئەمەی لا ئاسایی ئەبێتەوە هەموو شتێکی یەکەم جار چۆن یەکەم جار بەلامانەوە ئەو کەسێ جگەراکەش یەکەم جار ببێ دوو قەڵی کێش یەکەم جار قەڵەمەکەی والیەکە وانە ئەی دووەم جارە جگەرەکارە کێشێ بێ ئەوەی داگیرسێنێ سێنجا دوو قمیلەیە چوارم جار بێتە جگەرەکەش ئەگەر زۆر بڕابێتە مەشروب خۆر دوابێتە نازانم تریاکێش و ئەبێتە فلان و فیسان. یعنی تۆ ڕێگای بۆ بکەیتەوە بۆی کە فێری تاوانێکەی ڕێگای بۆ ئاسانەکەی شتێکی لا تەبیعیەکەیتەوە. تۆ معجیبی ئەکتەرێکی ناو زنجیرە فیلمێکی کە و ئەکتەرە قاتلە بەدڕەوشتە، یعنی دایک و باوک میوانەکەی دێ لە باتی وڵی بەخێر بی ئەرێ دایکە چۆنە باوکو چۆنە سەحەتە چۆنە ئێستاڵێ ئەکتەرەکە و بینی ئەی بینی چی کرد ئێستاڵن دوانەی بۆ لە مێردەکەی تریان لەوەی ترکە بەیەکەوە بوون. یعنی مناڵەکە ما بینە دیارە ئەمە کارکتەرێکی مویمە چونکە وێنایەکی زێنی بۆکە. زانەکان ئەڵێن زانانی وای دەروناسی گەورەترین تەجروبە کە ئەگەر بڵین لە سەدەی ڕابردووە دەروناسی کەشفی کردووە ئەوەیە کە توانێتی بڵێ وێنای زێنی بەشێک کەشفکردنی وێنای زێنی و ڕاستەقینەیەک. ئەزانی وێنای زێنی چیە؟ ئەوەیە کە تۆ بە مناڵی کاگە لەوانە زۆر خولیات بوو بێتە پێشکەشکار، یعنی سێکەسا بوویتە پێشکەشکار بەشە لە وێنە زێنەکەتە. مناڵەکانی ئێمە ئەو ئەکتەرانە بین حەزەکە بنە ئەکتەرە چونکە سەکن خەڵک باسییانەکە خەڵک پێیان معجەبە بە دیارەوە دانیشێ چوزانم ساری جوانیان پێی ئەم بابەتانە لە بەرۆ زۆر بە تەبیعی بینی مناڵەکانی مە لاسەی ئەوانە بکەنەوە لاساری ئەو ئینسانە بکەنەوە کە زۆر بە ئاسایی ڕەشاشێکی بەدەستەوەی چوارە کوژێ و کەچی پێ نازانە فێڵە پۆلیسیەکە. ئەمە بەشێکی گەورەیە کە بڕوام وایە میدیای ئێمە تاوانبارێک کە لە توێژینەوەکان کە لە زانکۆیەکی ئەمریکا کراوە لە سەدا 37 بۆی کەمێ دقیقم لە ڕقەمەکەیە لە سەدا 37 ئەو هەرزەکارانەی کە تاوانیان کردووە ڕاستە و خۆ پێشکەی کاتژمێرێک سەیری مشاهدی ئەو جۆرە تاوانیان کردووە. یعنی هەرزەکارێکە کە کەسێکی کوشت بێت لە 130 پێش ئەوە سەیری فیلمێکیان کردو کە ئەکشنە یان ئەگەر لایەندای بۆ بابەتە جنسیەکان و بابەتی بەدڕەوشتی پێش ئەوە سەیری ئەویان کردووە، ینی پێش سەعاتێک سەیری ئەو فیلمان کردو ڕێژێکی زۆرە ها. ئەمە ئەگەر دایک و باوکی بەڕێزی ئێمە فەردەکانی ئێمە بڵێن توێژینەوە کە لە ئەمریکایە باشە یان کوردەوارە لە قسەی کتێبە زۆر بەسیتی تو ئەم شەو فیلمێکی داکشان لە ماڵی خۆتا مناڵەکان لێبە باشە کە فیلمەکە تەوا بوو هەستەکەی کە کوڕەکە تەڵەسی ئاواکە ئەمە واقعەکەی من ڕۆژانە پێویستی بە توێژینەوە نییە.
یعنی دوای ئەوواستەکەی شەقەوە شوێنێ دەزەخشەکەی بەرزەکاتەوە بە دایکێڵێ ئەو کوژم بە باوکێڵێ بۆکسێکی لێم کەواتە ئێمە کاریگەرین بەم بابەتانە کاریگەرین بە زنجیرە فیلمەکان کاریگەرین بە ئاکتەرەکان کاریگەرین بە بێژەرەکان بە تەلەڤیزۆنەکان حتا مامۆستا باسکردنی لە هەواڵەکاندا بە شێوەیەکی جوان یان بوونە ڕازاوە و زۆر بە ئاسایی بەهۆی کێشەیەکی کۆمەڵایەتی یا کێشەیەکی دەرونی گەنجێک بۆ منە دایک و باوکی خۆی و دوو خوشک و برای خۆی دەگوشێ باسکردنیشی لە هەواڵەکاندا جۆرێکی دیکە نییە بۆ منە لە جوان پیشاندانی یان بۆ منە ئاسانکردنەوەی کە ئەم کوشت و توندوتیژیان لای خەڵک جوانت فەرموو یەکە لەو تاوانبارانەی کە چەند ساڵی ڕابردوو سێ کەس بەدەستی کوژدان سێ کەسی کوشت یەکێ لە ڕۆژنامەکانی کوردستان بە جۆرێک لێ دویانە گەڵا کردبوو کە من حەزمە کرد یعنی پاڵەوان بوو حەزەکە بیتە ئەو یعنی بەجددی بە جۆرە ترشی خۆیان پیا کردبوو هەستەکەم پاڵەوانێکە هەزەکرد ئەمە شێ مەحمووی نەمرا ئەمە مامە ڕیشەیە ئەمە فڵان و فیسارە ئەمە میدیا ئێمە نازانێت چۆن تەختەیکە ئەسڵەن بیشاندانی کۆمەڵە و لێدوان بابەتەوە حتا زۆر بە ئاساییڵێ نەخۆشی دەرونی هەبوو ئەخکاکە ناکەی نەخۆشی دەرونی بکەیتە سەرەوەی هەچی کەتنێکی کرد وەکو علاقەیەک بەس پیاڵاتی نەخۆشی دەرونی هەبوو یعنی ئەمە ئەسڵەن کێشەیەکی بۆ ئێمەبانان دروست کردووە یعنی نەخۆشی دەرونی کاواتی نەخۆشی دەرونی زۆر خەتەر لێ دوورکەوەرەوە نەخەوەی نەخۆشی دەرونیشی هەبوو ناوێرێ بڵێ نەخۆشی دەرونی باچین بۆلای پزیشکەکە دوای ئەوکو فڵان کەس پیا کوژ دەرەچی ئەرێ دۆستان چەند کەس ئێمە ئەناسین لەسەر جادەکان نەک نەخۆشی دەرونیانێ ئەوەی کە کۆمەلگا بەم مستەلەحا بەداخۆ پیان لەشێت چەندتان بینی خەڵک کوژێ ئەسڵەن بەشێکن لە پەپولەکانی ئەم شارە بەشێکنەوەی کە بەشێک لە خۆشی سوحبەت بۆ ئێمە دروستەکەن ئەسڵەن ئێمە زۆر جاکە خەمانە بێ بەدیژەکەیان تەنها قسەی دەمیان بێ ئێمە دیاریانەوە دانیشین بۆی کە تۆزە خەمی دڵمان دەرکەن یعنی وا بە ئاسانی بە سادیاڵە نەخۆشی دەرونی هەبوو ئەی بیر لەو هەموو شتیتر ناکاتەوە کوام تەحقیقەکە و گشتە من نەخۆشی دەرونی لەکوێ کەیس بوو کامە نەخۆشی دەرونەکەی بوو لەبەرەوە ئەمەش نەزانێت کە زۆر جار میدیا زۆر بە ئاسانی ئیکا ئیتر بۆ ئەمە میدیا ئایکا قسەی لانی بەرپرسەیڵێتەوە بۆ ڕزگابوون لە بارودۆخەکە چوزانم بۆ فڵان فیساریان لە کێشی کۆمەڵاتی وە کێشی کۆمەڵاتی چییە کێشی کۆمەڵاتی ئەوەیە حکومەت موچەکەی نایە بۆ فڵان کەس کە فڵان کەسیش قەرزی کردووە چە حسابی موچەکەی ئیتر دوایی چۆتە سەری ئەڵە پارەکەم بەرەو پارەکەی نایە کوشتن دروست بووە یعنی زۆر بە سادیان مەژەڵی کێشی کۆمەڵاتی وی تر نەبوو کێشی کۆمەڵاتی بوو خێرە بێ کێشی کۆمەڵاتی حەلی زۆر باش مامۆستا ئەو نمونەیە کە جەناب دێناتەوە ئەگەر ئەوە بێ لە چەند ساڵی ڕابردوودا ئەو بکوژە بوونە کەسی یەکەمی کوشت بوو دوای ماوەیە لە زیندانیکردن کە ئازاد بوو پاشتر دوو کەسی دیکەی کوشتن یەکیان وازم باپیری بۆ ئەویشیان دایک و باوکی خۆی بوون بۆچی مرۆڤ دوای 2 مانگ 3 مانگ لە ساردبوونەوە ئەهوەنبوونەوەی لە زینداندا هێشتا هێزی توندوتیژی تێدا ماوە بۆ منە زۆر دقێکی ئاینیمان هەیە کە مرۆڤ دوای ئەنجامدانی گوناهێک خێرا حەزی گەڕانەوە بۆ لای خوا و تۆبەکردنی تێدا دروستە بۆچی توندوتیژەکان ئەو کەسانی کە توندوتیژیەکەن 2 مانگ 3 مانگ زیندانی وایان لێ نەکردووە وای لێ نەکردوون کە دەست لە توندوتیژی و کوشتنی دیکە هەڵبگرن ئەمە یەکێک لە ڕخنەکان لەچێتە سەر ئەو شوێنەی کە پێی ئەڵین چاکسازی کۆمەڵایەتی یان کە بە زمانە عامەکە پێی ئەڵین بەندیخانە یا سەجن خۆی چاکسازی کۆمەڵایەتی ئەبێ ئەو شوێنە بە کە ئێمە پەروەردە بکاتەوە کە ئێمە ڕیهابیلیتیشن کە ئێمە وا لێ بکاتەوە تاوانێکین بە خۆمان نابچینەوە بەڵام بەداخۆ بەشێک لەوانێ ستە چاکسازیەکان کابرا بە تۆمەتی بۆ نمونە مخالەفی مروری گیراوە لەوێ فێری تلیاگە بێ لەوێ فێری باندی دزیێ بێ لەوێ فێری کوشت نەبێ یعنی ئەمە چاکسازی کۆمەڵایەتی نەیتوانی ئەوڕۆڵە بینێکە مرۆڤ بکاتەوە بە مرۆڤێکی ساغوی بکاتەوە مرۆڤێکی تەندروست بکاتەوە بە مرۆڤێکە تاوا مامەڵە بکە دوای ئەوە بەشێک لەمانە بەشێکی زۆر کەم لەمانە یعنی نەوعێک گوکو نەخۆشی تیان دروست بوو ئەبێ ئەمانە چارەسەر کرێن ناکرێت بیکەیتەوە ناو کۆمەلگا ئیشی چاکسازی کۆمەڵاتی ئەوەی کە ئەمانە معالەجە کە معالەجی ناکرێتە دەرەوە خراپتر دەرەچێ کە ئەم جارە تاوانەکە بە مادەیەکە کە کەمترین سزا بگرێتەوە بە جۆرێکێکا کە کەمترین خەڵک پێی بزانێ لەبەرەوە ئەمە بەشێکی زۆری پەیوەندی بە چاکسازی کۆمەڵاتەکانەوە کە نیتوانی و ئەم مرۆڤانە بکاتەوە مرۆڤێکی ئاسایی زۆر باشە کەواتە مامۆستا ئێمە دوای ئەنجامدانی توندوتیژیەکی یەک لە دوای یەک بۆ منە مرۆڤێک یەک لە دوای یەک کۆمەڵێک کەس دەوژێ لە یەک کاتدا بۆ منە 4 کەس لە عایلەی خۆی دەوژێ ئێمە دەتوانین ئەم مرۆڤە توندوتیژانە بکەینەوە بە کەسێکی ئاسایی هەموو مرۆڤێک کە نەخۆشەکە نەخۆشی جستەیەکانیش عیلاجێ بووی کە تۆ حەلی بکەیت تەنانەت مردیش عیلاجیە کە ئینسانە مرد دەبێ بینێژی یعنی لەبەرەوە ئەو مرۆڤانەی کە غەڵەتێکیشەکەن کە تووڕەجە بن کە ئەم بابەتانەژە بن هەموو ئەمانە عیلاجێ هەموو ئەمانە چارەسەرێ ئەتوانی بە ژینگەکەی لەگەڵ خودی خۆی کارکردن بە هەردوو ئەم بارودۆخە ئەتوانی مرۆڤەکەی تۆ مرۆڤێکی ئاسایی یەکێک لە دیراسەکان کە لە مانگی ڕابردووە کراوە ئەڵێ یەکێک لەسەر هەموو دنیا کردوێتی یەکە لە مؤسسە گەورەکان
ئەڵێ عێراق لە دانیشتوانی عێراق لە تووڕەترین دانیشتوانەکانی سەرزەوین بە جۆرێک یەک هەر لە دوو کەسی عێراقی کەسێکیان تووڕەیە کەواتە هەر خۆی تووڕەیی بۆ خۆی جۆرێکە لە گرفت جۆرێکە لە نەخۆشی جۆرێکە لە ناساغڵەمی جۆرێکە لە ناتەن دەروندروستی ئێمە لە دوو کەسێکمان تووڕە بێ ئەمە کە عێراق لەم لەوانە کوردستان تۆزە زیاتر بێت بەپێی ئەو باردۆخانی کە من لە عێراق جیاوازین کەواتە ئێمە لە باردۆخێکی تەندروستانین کاتە پێویستمان بە باردۆخی تەندروست بژین بۆیە بەڕاستی ئینسانگەلێکی هەڵچوین لە ڕەفتارەکانمانە لە شۆفێریمانە لە مامەڵەمانە لە بەڕێشت هەر ڕێڕۆشتنمانە هەستەکەی کە یعنی دەروون دروست نین هەستەکەی کە ئەڵی بە دوا شتێکا ڕاکەین من تۆ قساکەین بێکەوە لە پڕ من گێچەکەمە فرێچمە سوزانم دەنگ بەرزەکەمەوە قەرار نیە باردۆخەکەمان وابێ قەرار نی گفتوگۆکەمان وابێ کەواتە ئێمە ئەگەینەوە نەتیجەی کە ئێمە باردۆخەکەمان باردۆخێکی تەندروست نییە کە باردۆخی تەندروست نیە پێویستە ئەگەر بڵێم ڕاست بێ بڵێم هەموو ئەبێ هەموو ژینگەی وڵاتەکە هەموو ژینگەی شارەکە هەموو ژینگەی ناوچەکە خەریکی گۆڕانکاری بنتیا بۆی کە ئەو باردۆخی خراپەی کە هەیە ئەو تەموم و تەپوتۆزەی کە هەیە لەسەر مێشکمان لەسەر ژیانمان لەسەر ڕەفتارەکانمان باشی بکەین. زۆر باش مامۆستا پێم خۆشە گوێبیستی کۆتا قسە و سەرنجی جەنابەت بم یام هەر لەم چوارچێوەی ئەم بابەتە شتێکی گرنگ من نەمپرسی بێ و جەنابەت پێویست بکە ئاماژەیەکی پێ بکەیت. جارتر سوپاس بۆ جەنابتان هیوادارم کە قسەکانمان لە چوارچێوی خزمەتە بوو بێ نێتمان خێرە قسەکانشمان بەخێر وەربگیرێ. من داواکارم ئەوەندەی کە خەریکی کۆکردنەوەی سەرودی سامانین نیو ئەوەش خەریکی چاکردنی ڕەفتارمان بین چاکردنی هەڵسوکۆتەکان و قسەکانمان بین ئەوەندەی خەریکی ئەوەی کە ڕجێم بکەین و جسممان جوان بێ و قژمان دابین و دەموچاومان بگۆڕین ئەوەندەش خەریک بووین کە ناخمان بگۆڕین هەڵسوکۆتەکانمان بگۆڕین بە باردۆخێکی باشتر. زۆر باش مامۆستا چەند گوتم کۆتا پرسییا بەڵام ڕۆڵی قەیرانەکان لە زیادبوونی توندوتیژەکانمان بیر چووم کە ئەمە پێم وایە وەکو لە پێشەکەش ئاماژەم پێکرد زۆر جار بیانووی شەرەف یان بۆونە سەردەمێک کۆمەڵێشتی دیکە دەبنە هۆکاری زیادبوونی توندوتیژەکان. هۆکە ڕۆڵی قەیرانەکان نەبوونی موچە نەبوونی بژێوی بێتاقەتبوونی خەڵک لەم دۆخە سیاسی و ئابوووریەی کە هەیە ئەمە هیچ کاریگەریەکی هەیە بوو لە زیادبوونی توندوتیژەکاندا. بە دەنگی بەرز ئەڵێم بە سەریحی ئەڵێم کاریگەری زۆر زۆری هەبوو ئەمەش داتاکانی ئێمە داتەکەم پێمانڵێن بەرزبوونی بێکاری کە لەوانی کە ئەبێتە خۆی زیادبوونی تاوان لە وڵاتێک بێکاری زیادی کرد ڕێژی تاوان زیادەکات تاوان بە کوشتنەوە بە تلیاکتەوە بە مادەهۆشبەرەکانتەوە لەگەڵ بە دزیشتەوە بە جیابوونەشتەوە لەبەرەوە یەکە لە هۆکارەکان هەر زۆر بە سادەیی ئێمە ڕێژی بێکاریمان زۆر زیای کردووە کەواتە ئێمە ڕێژی تاوانمان زیای کردووە چونکە ینی دوانەیەکن کە هەر ئەو زیادی کرد ئەوی تر کەمەکاتەوە ئەوی کرد تر کەمی کرد ئەوی تر زیادەکاتەوە لەبەرەوە بەڵێ قەیرانەکانی هەرێمی کوردستان قەیرانە سیاسەکان قەیرانە ئابوووریەکان قەیرانی نەبوونی متمانی نێوان مرۆڤەکان بەیەکەوە کە دەسەڵات دروستی کردەوە قەیرانی نەبوونی متمانە بە دەسەڵات بە پرۆسی دیموکراسی بوونی چەکێکی زۆر لە ناو شارە لە ناو خەڵکە هەموو ئەمانە بۆ تۆ عەسابێن تۆ من زۆر شوێنی دنیا گەڕاوم لە شارەکانە چەگار نبینی بەڵام زۆر بە ئەتیادی ئێمە لە زانکۆیت لە زانکۆ موەسەسی مەدەنیتر نەبووتەوە دووسێ بیکەسی لەوێ ڕاوەساوە یعنی هەستەکەی کەواتە تۆ هیچ لە باردۆخێکی شەڕێ لە باردۆخی قەیراناویێ باردۆخێکی کە دەرونی ساغنیە ئەزانی لەبەرەوە لازم و مەلزومن ئەم قەیرانانی کە لە کوردستانە هەن نەک قەیرانی دارای دووبارێکەوە سیاسی دیموکراسی چوزانم کۆمەڵایەتی هەموو ئەمانە حتا یاسایی و ئەم تەنفیزیش ئەمانە هۆکارێکی گەورن لەوەی کە تاوانەکان زیادی کردووە لە کوردستانە بەداخەوە کە هیوادار باشە دەتوانین بڵین تێپەڕبوونی زەمن کەمێ لە توندوتیژەکانمان بۆ کەم دەکاتەوە ئەو لایەنی قەیرانی دارایی جەنابەت ئاماژەت پێ کرد زۆر جار بەشێکی زۆر لە توندوتیژەکان پەیوەند بوون بە بیانووی شەرەف و ناموس و کڕینەوەی بۆن شەرەف و ناموسی بنەماڵەیەک و زۆر جار تەماحی دنیا ئەتوانین بڵین بۆ منە کاتێک کە خەڵێک وا تێگەشت کە ناردنی کورتەنامەیە بۆ ئافرەتێک کە بە هەڵە ڕۆشتوە یان بۆ منە زۆر جار سایشە بە هەر بە ئەنقەس بۆ ئافرەتێک نادوێت بۆچی ئەم نامەیە ببێتە هۆکاری کوشتنی ئەم ئافرەتە تێپەڕبوونی زەمن دەتوانین بڵین لە کوردستانە دەبێت هۆکاری ئەوەی کە توندوتیژەکان بەرەو کەمبوونەوە بچێ لەوانە پێچوانەکەشی ڕاست بێ خۆگەر بەراورد کەین لەگەڵ ساڵ هێشتاکان لەوانە چا توندوتیژی ئێستا زیاتر بێ وەلو داتایك لە بەردەستی منانیە بەڵام لە زۆر لە تاوانەکانە نیسبەی جیابوون و ئێستا زیاترە وەکو نمونەیە بەس نازانم ئایا کوشتن نیازم ئایا فڵان و فیسان لەبەرەوە تەنها کوشتن نییە تەنها ئینسان کە هەڵەیە کاکە کارێک ئەبێت موبەڕیر بۆ بێنێتەوە ئاسانترین موبەڕیریش چۆن دامودەستەکانی ئێماڵن کەشی کۆمەڵایەتی لە کۆخوانێکەنەوە ئەڵێن نەخۆشی نەفسی هەبوو
لەبەرەوە کەسێکیش کە تاوانێکا بەرامبەر خوشەکەی بەرامبەر خێزانەکەی بەرامبەر فلان و فیسار لەبەر ئەوەیە کە ئینسانێکی خۆی زۆر پاکیزەیە لەبەرەوە کە ئەوێ موبەڕێرە بێنێتەوە بەهانەی بێنێتەوە بۆ تاوانی کە کردوێتی وەگەرنا ئەمە لە عورفی قەیمی ئێمە هەوو مەعلوماتان نە لە دینی ئێمە هەیە ئەمە شتێکە کە هەندێک کەس نان و پیازی پێوەخە و هەندێک کەسیش کەسابەتێکی باشە بوو ئەتوانن تاوانەکانی خۆی بە ملی شەرەفا بە ملی چوزانم فلان و فلانە هەڵواسێ هەموو ئەمانە گەر یاسایەکی مەزبوط هەبێ ئەگەر حکومڕانێکی مەزبوط هەبێ ئەگەر دەسەڵاتی ڕێک و پێکت هەبێ هەموو ئەمانە بە ئاسانی توانە معالەجە بکرێ یعنی تو یاسایەکە تەیە کەسێک ئافرەتێک تاوانێکا پیاوە تاوانێکە تۆ سنوورێکی هەیە یاسایەکی هەیە وانە ئەم بابەتانە لە غیابی یاسایە کە وا بە ئاسانی زەقە بێتە و چوزانم ئەبینرێ وە تەرویج پێدانیشی یعنی تۆ سەیرکە ئەمە بیان و شەرەف لەوانەیە 100 پیاوە کوژدێ پیا بە تاوانی شەرەف بە دوو لە ڕێوە تاوانی بێشەرەفی بە تاوانی پارە بە تاوانی هەموو بابەتان ناکوژدێ هەموو ئەمانە دەسەڵاتەوە متیکە مشکلەی نییە بەس بۆی ئەمانەتی ئیبرازەکاتەوە بۆی کە شەڕێکی کۆمەڵایەتی حتا شەڕێکی دینی ئەلمانی ئیسلامی بابەیەکە چوزانم چەپ و ڕازا بێکە هەموو ئەمانە ینی ئیسفادەی لەکە بەڕاستی دەسەڵاتەکانی دنیا ئیسفادی لەکەن بۆ لەو کاتانی دەسەڵاتەکان یانەیە خەڵک مەشغوڵکەن سەری کە شتێک گەێنێتە پێشەوە لەگەڵ حرمەتما کەسێک دێنێ بە ناوی ئاینەوە قسەیەکە ئیتر ئەم کەسە ئەسڵن هیچ اعتیبارێکی ئاینی نییە بۆ یەکی خەڵکی تر لەم ڕاوڕاست بێتەوە ئەمانە بێک و خەریک بن یان کەس ینی ئەمانە شەڕێکە کە کە لە دنیاە دروست ئەکرێ لە پێناو ئەوەی کە تۆ بۆی کە بۆ نمونە لە کۆڵانەکەتە چوزانم بۆی کە لە ماڵەکەتە بۆی کە حتا لەگەڵ حرمەتێکی زۆرمە تۆ بە شوێنەکە توێ ڕەتبی دزێکەوێ دزی بکە ئەگەر گریمان دوو سەکەیە لە کۆڵانێکە ئەو دووسەگاوە بەشەر باشە دزی بۆکریان ئەوان پاسەوان بن ئەو کاتێک کە میلەتی کە دەسەڵاتیش میلەدا بەشەر حرمەتم ینی ئەمە تەبریتی بۆ نەکرێ ئەو کاتی دەسەڵات میلەدا بەشەر ئیتر بە ناوی حیزبایەتیەوەی بە ناوی دینداریەوە بە ناوی دیموکراسی بە ناوی ئەلمانەتەوەی زۆر ئاسانترە توانە شەڕەکیکە زۆر ئاسانترە توانێت ئەوان مەشغوڵکە خۆی خەریکی ئەو هەموو گەندەڵی و ژێر بەژێر لەبەرەوە ئەمە بابەتێکە ئەمە توانین کولتور چییە توانین کولتور بگۆڕین کاکراز ئەو جلەی من تۆ لە بەرمانە 50 ساڵ پێش ئێستا دڵنیا دەکەمەوە هیچ کەسمان جورئەتمان ناوە مجرەوە بینێ دەرەوە ئەسڵەن 100 ساڵ پێشتا ئەگەر پیاوێک جامای لەسەرە بۆ پیانەوە سەرڕوت هەر ئێعتیباری ئینسانیان بۆ ناکرد دەیمە کولتورێ بوو ئاوا پیرۆزیش بوو ئەو جامانشمان لەسەرانی و کەسی گاڵتەمان پێ ناکە ئەی خێرە ئەم کولتورە وڵا کاکەمە کولتوری ژن کوژیە و شەرەف پارێزیە لەبەری ئەمە لە مەسلحەتمانە بەخوا کاکەم کولتورە ناگۆڕێ بۆ ناگۆڕێ خۆ لەو کولتورانی تر مهمترینە کە گۆڕیمان چیمان نەگۆڕی ئەمە پاساوەکە ئێمەمانەوەی کەساوەتی لەسەرکەین لە ڕاستی ئەمە سفرەیەکە هەندێک لە ڕێکخراوەکان نای لەسەر خۆن هەندێک لە سیاسیەکان چوزانم نای لەسەر خۆن ئەمە وەگەرنا ئەم شتانەی مبەڕیری نییە بە یاسا هەزار کولتورمان گۆڕی بە یاسا دژی کولتور بووین دژی دین بووین دژی فلان بووین خێر ناتوانین بە کۆنتڕۆڵکەی ئەگەر بەسی خۆت نەبێت لەبەرەوە سپاس بۆ جەنابتان دڵیاتان ئەکەم و کە هەموو ئەم شتانە قابلی گۆڕان ئەگەر ئیرادەمان بێ ئەو ئیرادەش ئەگەر سیاسەتی ژنێتی هیوادارم کە تاکانی هەیە زۆر سپاس دەکەم و ئامادەبوون جێگەی ڕێز و پێزانین زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست تا بە یەکگەشتنەوەکی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ